سڵاوتان لێبێ بەڕێزانم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەی ئەم جارەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە خۆی دەگرێت تا کۆتایی لەگەڵمان بن. سروشت و دیمەنی شارەکەی لە حەوشەی ماڵەکەیدا دروست دەکات. کچێکی شاری مووسڵ وێنە کێشێکی بەتوانای سەرشەقام و شوێنە گشتیەکانە. منداڵێکی کورد لە تەمەنی 8 ساڵی دەبێتە پاڵەوان. هاتوونەتە ڕواندز، هاوڵاتێکی خەڵکی شاری ڕواندز بۆ لە بیرکردنی بیرەوەرەی تاڵەکانی خشت لەسەر خشت هیواکانی بەرەوداهات و هەڵدەچنێت. ئەو مێژووی کۆنی شارەکەی لەناو باخچەی ماڵەکەیدا دروست کردووە. هاولۆکانی کۆن کام و خانوو لەسەر خانی بوو. چۆ دروستی کەم بەرد فکری ئەوم کردەوە گوتم قۆڕ گەڵ بکەم نایە لەبەر باران و ئەوە زوو خراپە بی و جێت هەم بەکەڵ نایە لەبەری بە باران لە تێکە چیمۆتۆ و لمی ورد. ڕۆژانە کە ڕەمەزان داهات ساڵی یەکەم کە ڕەمەزان داهات یەکەم جار چووم بەردم خڕ کردەوە لە ناو ڕووباری کاولۆکان یەک بەرە جوانەکان دەمئینا لەوێ لە سیار دامەنا مەسەلەن ڕۆژە دامەنا برێن 2 خانە دروستکەم یان 3 خانە دروستکەم یان نیوەی دروستکەم بای ئەوە دەوشتەکە لەم دێنە عازمە کرد بە تەنیا ئیش و کارم ئەوە بوو کە لە دەوام دەهاتمەوە یەکسەر دەستم بەو بەردانە ئەکدانەی ئەکرد. ڕۆژانە بەرە فکرم زیاترە بوو یعنی ئیشتی جوانترم بەبیر دەهات بیکەم. چەند بەقەدراتی 3 ساڵە ئەمن خەرکی ئێرانە بووم بەردەوامی نا ڕەمەزانم بە تایبەتی زۆر ئیشەمە کرد و بەزستانەش سەبر یعنی شتەکەم وەرەگرت لە فمێشی خۆم خەزمەکە دات ئەلێدا بەنا دوستی. ئەو کاولۆکانە کاتی خۆی مزگەوتی هەبوو، خەستەخانەی هەبوو، مەسەڵەن قوتابخانەی هەبوو، هەموو شتێکی هەبوو بە کاملی و 2 قەڵای لە پشت بوو. قەڵای میرنشینی سۆران یەکیان ئیسقەڵا یەکیان قونگرە. ئەو قەڵا لە کاتی خۆی پاشای کۆرە بۆ پاراستنی مەنتیقەی خۆی شانشینی خۆی لە داگیرکەرانی کورد دروست کردبوو و زەمانی سەدامی حکوومەتی عێراق سەدام حوسێن ئەو قەڵانەکە ئەیزانی کەلتوری کوردیە خراپی کرد. هەردووچیانی وبی ئاسەواری کۆری کوردەواری نەمینی. ئەمەش هێشتا چەم کرد گوتم باشە کاولۆکان نابی 2 قەڵای ئەوە مهمی لێنە میرنشینی سۆران کە پایتەخت بوو لە ئێرانە هەستام ئەو 2 قەڵایم ئەلێوێ دروستکردم یەکیان ئیسقەڵا یەکیا قونگر. ویستم خەمەکانی خۆم بە شتێک بڕەوینمەوە یعنی فێشک و فکر و هۆشم دای مەرسەدە ئەو شتەی بیتن ئەوانە شتێکی بۆ من باش بوو هەم سەحیەن دەرونیەن هەموو شتێک پێوە مرتاحم بەشەوێ بە ڕۆژێ ئەتیادی هەر کاتێکی بچم لەبەر تاوی ڕاوەستم بە سەیرەکەم پێم ئەتیادە فکرە بۆ هیچ شوێنێک ناچی تەنها بۆ ئێرە نەبی ئەوەی دەڕشدا کە خەمەکەم ئەڕەوێتەوە بۆ وەستی ئەو جۆری شان ئەوەی شانە مەکتەبی بەهێز قوتابخانەی بەهێز کە ئەو ناوانەی لێنا منداڵی شڕ دەماغەمە بوو 9 ساڵی بوو لەسەر تاقی پشتێ بوو
ئەو منداڵە بەستە زمانە زۆرم خۆشەویست لە خۆشەویستی ئەو وتم باناوەکەی بزر نەبی ئەنی ئەم کاتە لە پێشم بی لەبەر ئەوەی ناوم نا بەهێز کە خەڵک دێش تەماشایەریەکەن پێیان سەیری سەمەرەیە ڕسمی دەگەت دەگرن و ئەو لایملا ڕسمی جوان ئەگرن دەستخۆشیم لێەکەن دەستخۆشیم لێەکەن ئەمی سوپاسیانەکەم و زۆر خەڵکێ باسەکارێ دەست خۆش بیش ئەو شتانی کە کردوتە زۆر جوانن. ئەوەی کە بینیمان هونەر و دەستڕنگینی ئەو هاوڵاتی خەڵکی ڕەواندز بوو کە بۆ پاراستنی مێژووی کۆنی ناوچەکەی خۆیان کە ئەگەڕێتەوە بۆ میرنشینی سۆران لە حوشەی ماڵەکەی خۆی داتوانیوەتی با دیزاینێکی زۆر جوان دروستی بکات و لە نەمان بیپارێزێت. کچاگەنجێکی تەمەن 23 ساڵی خەڵکی شاری مووسڵ لاو شارە و لە شوێنە گشتیەکاندا کاری وێنەکێشان دەکات. ئەو لەبارەی کارەکەیەوە دەڵێت بۆ من ئەستەمە لە ناو شاری مووسڵدا و کار ئەنجام بدەم، بەڵام ئەمەوێت لە ڕێگەی کارەکەمەوە ئەو پەیامە بگەێنم کە هەر کچێکی خاوەن بەهرە لە هەر شوێن و شارێکدا بێت بۆ پێشخستنی کارەکەی و گەیاندنی پەیامەکەی ئەتوانێت ئاستەنگەکانی بەردەمی ببڕێت. از جیهان مزوری ما کچک و کردم باجر میسل جیم شلون رسما از خطابی کالج فنون الميسل وخريجة معهد جي معهد فنون الميسل شلون از رجعنا رسمات كان جيت عام وكي مدينة ألعاب وكي بوركو عرضت خلق لي بتر بين مقلع خلق حجب وشولات كان وكي رسمة مباشر بتشيك مازن الله عليك. راستي شو لفني الميسل زحمت انا بصنا هي قالك قال خلقي هاي تميسل ده حش فنت كان قال خلق جي قال تقبلناك بجاسك وكتشك وميسل يعني مباشر ميسل بجيم مباشرة بكم قال تحدياته اس يعني تراستي ما مقابلي قال تحدياته بجاس مسجامن كواس بشوليت كام باجرك هو صاك وزحمت بيتنا بصنا هي بيت كو كتشك تش عرض بيتنا بس ميسل بيت تش خلق بيتن بلا موهبك هبيت بلا درك بيت بلا نش خلق يبدأ هاي مع عمر هذا مع عمر هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەت دوکانێکی تەسبیح فڕۆشی داناوە و پێشووتریش بۆی شوکاردانەماوە توانوێتی لە ڕێگەی کارەکانیەوە بژێوی خۆی و خێزانەکەی دابین بکات. لەتیف ئەگەرچی هێزی هەردوو خاچەکانی لەدەستاوە بەڵام توانوێتی لە ڕێگەی تەسبیح فرۆشتنەوە ئێستا لە کارەکەی بەردەوام بێت. ئەو دەڵێت زۆر سرم سوور دەمێنێ کەسانێک کە خاوەن توانایەکی زۆرن بەڵام ناتوانن کار بکەن. ناومنەتی بزەوەر ئیسماعیل عومەرە دانیشتووی شاری ڕانیم هەر لە تەمەنی مناڵیمەوە تا ئێستاکانە کە مندام بەهۆی دەرزیەوە هەر ولاکەم لە دەستداوە
هەرچەندێکی توانام هەبوو بێ تا ئێستاکانی شکاری خۆم بەڕێوە بردووە کۆڵم نەداوە لە ژیان لە تەمەنی 2011شەوە ژیانی هەڵسەرگیریم پێگەێناوە ستا خاوەنی 2 منداڵم تا ئێستاکانە کۆڵم نەداوە لە ئیشکردن بەردەوامی شکارم خۆم کردووە ڕۆژانە ئیشی دەستبێحی دەکەم دەستبێحی چا دەکەمەوە بۆ خەڵکی یوالی دەپسە بووی دا و گرنگە دەکەم و دەستبێحی دەفرۆشم و خەزوانی دروست دەکەم بۆ خۆم و بۆ کەسایەتیش وەکو من کە مەندام ئیشکردن گەلێک ناخۆش و زەحمەتە ئیش و کاری خۆم هەر کردووە بەردەوام زاد ئیشێکی کە لە توانامدا هەبووی بێکردومە بای ماندبوونیەکەی خۆم دوکانداریم کردووە مارکێتم هەبووە ئیشی گەرازیم کردووە زۆر پێم ناخۆشیان بەڕاستی کابرا ساغ و سەلیمە دەیبینی یەک ئیش و کاری ناکە دەسوڵێتەوە ڕۆژ بە درێژای ڕۆژێ بەو کە مەندامی خۆشمەوە هەتا ئێستاکانە خۆم بیش نەکردو جا هەر نەوەی ئیشێک بێ و لە توانای خۆمدا بێ کردومە بە پێی ڕۆژێ خوا چەندی دابێ ڕۆندە بۆ بەزیاد بێ بەڵام گەلێک پێ ناخۆشەکەەوە بەعزە گەنجێکەیە یان بازە کەسێکەیە ساغ و سەلیم چاوی لە ڕستی خەڵکی لێکە یان دێو دەڕوا بۆ بازاڕی دایشە کارێکی ناکە تامەنێکم بەڕێ کرد هەر لە سەلاقیان خۆم ڕاوەستان بەڕاستی چاوم لە ڕستی کەس نەبووە یارمەتیمدا ئەوەی کە لە توانامدا هەبوو بێ کردومە تا بەشی ماڵ و منداڵم پەیداکەم ئەوەتمەوەیە وەک ئەو کەمە دامانەی خارج ئێمەش ژیانێکی وامان بۆ تەرخانکەن کە ئەوەندە بوو هیلاکەتیەوە نەچین سیغەت ینی ڕۆژی وا هەیە لە تا ئازاری پشتم قەرارم نییە ئەوەندەی دانیشم لەسەر کورسی ڕۆژ تا ئێوارم بە دانیشتنەوە دانیشتوم وەکویشی کەسێکی یاسایش نیم هاتوویش بکەمیان بێم و بڕۆم هەڵ لە بەیانی و تا ئێوارێ بۆ خۆم لەسەر ئەو کورسەی دادەنیشم لەو دوکانەیدا هەنێ ئاواتمەوەیە وەکو کە مەندامانی دەرەوە بۆ خۆمان بژین ژیانێکیمان بۆ تەرتیب بکەن ژیانێکمان بۆ دابینکەن گوندی ئەرمەردەی شاری بانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شوێنێکی تایبەت بە دروستکردنی شاڵی مەرز ناسراوە ئێستا لە هەر ماڵێکی و کوندەدا خەڵک خەریکی دروستکردنی شاڵی مەرز و قماشی تایبەت بەو مەرزن و هەروەها مەرزی ئەرمەردە وەکو برندێکی تایبەتی ناوچەکەی لە هاتووە و خەڵک لە ناوچە جیاوازەکانەوە بۆ دەستکەوتنی ئەو شاڵە سەردانی گوندی ئەرمەردە دەکەن. چەندین ساڵە ئێمە ئەم کارە ئەکەین کە لە دایک و باوکانمانەوە بە ئێمە گەیشتووە و ئێمە شۆڵەکەیانمان هەر ئیدامە داوە وە کارێکی منحەسەریشە بە شاری ئارمردە ئەکسەریەتی خەڵکی ئارمردە خەریکی ئەم کاری شاڵبافیەن لە گۆزەشتەیە شاڵبافی بە سوڵەتی ئەمڕۆکە نەبوو ئەم دەستگا پێشڕەفتانە نەبوون کارێکی سادە بوو ئەزیان هەڵەکەن لە ناو چاڵێکا دوودانە پێیان بۆ وەسڵە کرد و سێ-چوار دانەداریان هەر ئاوە سادە بەیەکەوە وەسڵە کردووەم کاریان ئەنجامەیە و شاڵەکەی ژۆ کۆلان کە کۆلیەکەین و ساپ و جوان وەکو پارچە دەردێت کۆلکردنیش هەر نەبوو خانمەکەم لەناو ماڵەوە ئەتوانێت کار بکات دوودانە لە کارەکانی ئەمە مەسەن هەموو خانوێکە یا هەموو ئاغایەکە لەناو ئارمردەیە بێت بە هەر حاڵ یەک مەرحلە لە کارەکانی بەڵەدەوە ئەنجامیات هەر ئەوەیە کە مەسەن شۆڵێکی نسبی خانەگی ئیجاد کردووە بۆ هەموو خەڵکی ئارمردە مەزایە ئەم شۆڵە خانەگیانەش ئەوەیە کە مەسەن تۆ لە کەناری کارەکانی تریش ئەتوانیت مەسەن ئەم شۆڵی خانەگیەت ببێت فەرزەن تۆ ئەگەر حتا کارمەندێکیش بیت ئەتوانین لە وەختی ئیداریەکە تا لە ئیدارە کار بکەیت بە هەزینەیەکی 3-4 ملیۆن تمەنیوانێت کارگایەکی جۆڵای ئاواهی ڕێک بخەیت و ناو ماڵەکە تا منداڵەکەت وەختی خاڵی بوو کار بکات خێزانەکەت وەختی خاڵی بوو کار بکات یا خۆت لە وەختی خاڵیەکان تا کار بکەیت
شاڵ وەختە لای جۆڵاتەوە بێت و دێ بۆ لای ئێمە بەو شێوە بوو کە نیشانماندا یان خێنە ئاواکەوانێ بە خاتریەوەی تەمیز بێتەوە بیشۆرەی وەختە شۆردمان شاڵەکان بەو شێوە دوو نوشتێنینەوە لە تەختەیانە پێچین دوای ئەوە کە لە تەختەمان پێچە شاڵەکە کوڵێنین تەقریبی سعاتێک ساعت و نیوە لەناو ئاوایان کوڵێن شاڵەکان وەختە شاڵەکان کوڵان دایانەگرین وشیانەکەینەوە بەو شێوە ئامادا بن بۆی کە بیان خەمە ناو دەستگای پرێسەوە ئێسێم شاڵە کەفی لێ بۆ دروستکەین بە ئاو سابوون کەفی بۆ دروستەکەم ئەم مەرحەلەیەکە کە بۆ جوانبوون و زەرافەتی شاڵەکەی وای هەم پرێسە بێ هەم ئەو خەتە ئوتوێ مێنێتەوانێ وەکو وایە ئوتو پرێسێکی سەنگینە شاید ئەو سابوونەشی کە لێدین ئەو سابوونە شاید یەک دوو خاصیەتی هەبێ یەکیان بڕاکوونەندەیە بۆ شاڵەکە وەختە بەو کەف و سابوونەوە بچێتە ناو دەستگاوە ئەو تەڕیە بەعیسی بۆ خارێگە بێت لە ناو دەستگایە سابوونەکەشی بەعیسیەوە بێ کە شاڵەکە هەم ساف بێ وەگەرش ئەو شاڵە وەژمێنەی وەختێت بۆنی سابوونی لێبێ داباوشتە ناچێ بە لایە بیخوا وەکو موریانە شتە شاڵەکە ئەخەمە بەناو دەستگاکەوە ئەو کاغزە دانم خاتی وەنگ نەگرێ ئەمەشتن لە ئاسن و کارتۆن و تەنەکەی دان ناوە لە بینە بە خاتی وەختی ئاسنە گەرمەکەم خستە ناوی شاڵەکە نەسووتێ ئاسنەکان گەرم بوون وەختە شاڵەکەمان لە دەستگا دەرێنە ئامادە بوو بۆ شێوە کۆلەکەی تەواو بوو پێشەوەی بیدەینەوە بە دەستی ساحەبەگەیە بە دەست مشتەریە بە بیبەستنی وەکو بە سەبەندی ئامادە بێت کە ئەم کۆلەکەی درەنگتر تێگوەچێ بۆ ئەم واحی جوانتریشە کە لە دوکان و بازاڕەکانە دەنگرێت و بدرێ بە مشتەری وەرزشی جۆدۆ وەرزشێکی تایبەتە سەبارەت بە بەرکەوتن تێکەڵچوون بەربوونەوە گرتنەکانی وەرزشێکی قورسە بەڵام سەرەڕای ئەمەش لایەنگرێکی زۆری هەیە و یەکێکە لە وەرزشەکانی نێو ئۆلمپیک منداڵێکی دانیشتووی ئەلماتای کازاخستان لە تەمەنی 3 ساڵیەوە دەستی بۆ وەرزشە کردووە توانوێتی لە تەمەنی 8 ساڵیدا مەدالیای زێڕی نێودەوڵەتی لەو بارەدا بەدەست بێنێت ئەو ئێستا 9 ساڵیە و لە بوارەکەی خۆیدا بەردەوامە چەندین سەرکەوتنی دیکەشی لە بواری وەرزشی جۆدۆدا بەدەستهێناوە Navê min Celal, ez ne salim e. Eslî Kazakistan jiyan dikim bacarê Almatê. Dibistan koma duda. Navê bavê min Alacîn, ev sportsmen e. Ji bo viyekî bavê min ez jê xanî spor jiu-jitsu kiriye. Çiqaste bira min ez gulaşî digirim. Ez Abu Dhabi çempionu bû. Ez Kazakistana çempiona bû. Ez çempiona dunyayê. Ez kurdim ez ev medalya xwe didima milêta xwe. Navêm Aladîn e, ez ji wiraja xolê min e, ez ji 20 sala sportê dikim, biçik xort mezin dibim, sportê hêm dikim, kurêm Celal wira ji sportê dike, îsal çûna Abu Dhabi bû çempîona dunyayê, medalê zêr da. لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین سپاس کە بینەر و بیسەرمانە